بۆ ماوەی 8 ساڵە لە قوتابخانە و کەمپەکانی کوردانی ڕۆژئاوا وانە دەڵێنەوە، بەڵام تا ئێستا سارن نووسمان دیار نییە. شایستە داراییەکانمان بە شێوەیەکی پچر ناجێگیر پێمان دەدرێت. لە ماوەی 2 ساڵ بە ئەوەی شێوەیەکی کولی تەنها 900,000 مان وەرگرتووە مامۆستایان. بۆیە داواکارم لە سەرۆکی حکوومەت لایەنی پەیوەندیدار کە وەزارەتی پەروەردەیە چیتر خەمساردی نەکات بەرامبەر ئەو مامۆستایانە کە خۆڕاگرانە بەردەوام ئەرچی خۆیان بە دڵسۆزانە و بوێرانە ئەرچی سەرشانی خۆیان جێبەجێ کردووە. هاوکارانی مامۆستایانی تر لە بازگەی چەمە ڕێگریان لێکراوە کە نابێت لە دۆکۆ داخلی هەولێر بن بۆ داواکردنی مافەکانی خۆیان. سەبارەت بە مامۆستایانی کەمپەکانی سووری وە کەمپی تریشکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کەمپانیی گرتۆتە خۆی. ئەم مامۆستایانە حەق و مافێکی خۆیانە کە موچە لە کاتی خۆیان پێیان بدرێ، بەڵام حکوومەتی هەرێم ئێستا موچەی لەو مامۆستایانە کردوتە وەرزی بە 4 مانگ جارێک، هەندێک جار وەرزیش نییە 5 مانگ جارێک موچە وەردەگرن. موچەش ناوی موچە نیە، ناوی هاوکاریە. خۆ مامۆستایانە نایانەوێ خێریان پێ بکرێ، لە بەرامبەر ئەو ئەرکەی کە بەجێی دەگەێنن دەبێ مافیان پێ بدرێ. مافەکەش ئەوەیە کە موچەیان پێ بدرێ. هاوشێوەی مامۆستای میلاک ئەوانە باوانە بێژیش ڕازین، یعنی بۆچی پەروەردەکان یاخود وەزارەتی پەروەردە کە پێویستی بە مامۆستایە دێدای دەنێ بۆچی ئەو مافەی کە پێویستە دەستەبەر بکرێ بۆی بۆچی مافەکەی پێنادا، دەبێ ئەو مافانەیان پێ بدرێ.